یەگران و بینەرانی خۆشەویست زۆر خۆشاتن بوو بەڕامەی ڕەهەندی پێشاتەکان من جانن دیلان ئەمڕۆ لە جگای هاوکارم واتە بەرشیماری بەڕامەکە بەڕێوە دەبام. بێگومان زۆر کەسایەتی جۆرا و جۆر کورد چ لە ڕامێرزانان هۆنەرمەندان و بەرپرسانی پارتۆ ڕێخراوە کوردیەکان سەردانی وڵاتی گرتوەکان دەکەن و بێگومان هەڵێکە چ بوو ئیماوە چ بوو ئەوان لە نزیکەوە یەکتر ببینیم لە دیدو بوو چونیان و هەروەها هۆی سەردانەکەیان ئاشنابین. لە بەڕامەی ئەمڕۆمان کاک لۆکمان ئەحمەدی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دیموکراتی کوردستانی ئیران و هەروەها بەرپرسی پەیوەندەکانی دەرەوە لەگەڵمانەیە بۆ ئەوەی تێشکی بخێنە سەر سەردانی ئەم جارەیان بوو وڵاتای گرتوەکان. کاک لۆکمان زۆر خۆشاتن بۆ بەڕامەکانی بەشی کوردی و بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان. زۆر سپاس کاکجانی. کاک لۆکمان دەخیر لە سەرەتا پێمان بڵێ هۆی سەردانی ئەم جارەتان چییە بۆ وڵاتای گرتوەکان؟ سەفەری ئەم جارەمان تایبەت بوو بە دوو مەسەلە. یەکێکی ئەوە بوو کە دەمانویست ڕوانگەی بزوتنەوەی کوردی و حزبی دموکراتی کوردستانی ئێران لەسەر هەندێ مەوزوعی تایبەت بە ئێرانەوە بە ناوەندەکانی دەسەڵاتی ئەمریکا ڕابگەێنین. مەبەستێکی دیکەش ئەوە بوو کە هەیەتێکی هاوبەشی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ کە لە خۆم و کاک ناسر بوو لە دەعی سەرۆکی حزبی مەردومی بەلوچستان پێکات بوو وەکو کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ هەمان پەیاممان هەبوو کە بە جودا حزبی دموکراتیش هەیەتی بۆ تایبەت بۆ بە مەسەلەی کورد. بەڵام ئێمە ویستمان لەم سەفرەیەدا بە ئەمریکایەکان بڵێین کە مەسەلە نێوخۆیەکانی ئێران کێشەکانی کورد لە ئێرانێدا تەنها کورد ناگرێتەوە، نەتەوەکانی دیکەش دەگرێتەوە و ئەو گرفتانە کە ڕوبەڕۆی کورد دەبن ڕوبەڕۆی نەتەوەکانی دیکەش دەبن. هەدەفێکی دیکەی سەفەرەکەمان ئەوە بوو کە نەزەری خۆمان لە پەیوەندی لەگەڵ ڕوبەڕوو بوونەوەی دنیای دەرێ لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئێران مەترح بکەین. بۆ نمونە لێرەدا لە ئەمریکا بە تایبەتی وا دەردەکەوێت کە دوو ئالتەرناتیڤی سەرەکی لە بەرچاو دەگیردرێ لە پەیوەندی لەگەڵ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئێراندا. یەکێکی ئەوەیە کە پێشتر بەعسی هێرشی نظامی دەکرا سەر ئێران، ئەوەش لە ڕاستیدا ئالتەرناتیڤێک نییە، چونکە کەس پیوان نییە کە ئەوە بکردرێ، کەسیش دوایە و شەڕەی عێراق و ئەفغانستان ئامادە نییە کە پشتگیری سیاسەتکی وا بکەن. مەسەلەیەکی دیکەش ئەو ئالتەرناتیڤێکی دیکە زۆر لە بەرچاوی دەگرن بە تایبەتی ئیدارەی ئوباما کاری لەسەر کردو ئەو وتوێژانەیە لەسەر بەرنامەی ناوەکی ئێران. کارڵمان پێش بشێنەوە بابەتانەوە حەزم بزانم کۆمیتەی ناتەوەکانی فێدراڵی ئیران ئەلبەتە پێکاتەوە لە چەندین لایەن سێرە کە تەنها ئیوە و لایەنی بەلوچەکان هاتوون. نا ئێمە لە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵێدا چۆن بەشی پەیوەندیەکانمان هەیە لە نێو حزبی دموکراتە، کۆمیتەیەکی پەیوەندیەکانی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدرالیش پێک هاتووە کە لە سێ کەس پێک هاتووە. یەکێکی ئەمنم، ئەوی دیکەی ناسر بوو لە دەعیە، کەسێکی دیکەیش لە عەرەبەکانە نێوی کەریم عەبدیانە، بەڵام ئەو لە ئوروپا بوو لە کاتی ئەم سەفەرەدا. بەسواتە ئیوە بە نوێنەرایەتی ئەوانەی تریش لێرە بەشداریدان کرد. بەڵێ. لەم سەردانە چه کەسانی بینین و ئەوانە تا چەند ڕۆڵیان هەیە لە بریارەکان لە وڵاتەدا؟ لە ئاستی جیاوازدا خەڵکی جیاوازمان بینی. ئەم پێم وایە تاکو ئێستا و دوای ئەم وتوێژش چەند دیدارێکی دیکەمان هەیە، نزیکەی 50 شتێک چاوپێکەوتن و دیدارمان هەبووە. هەم لە ئاستی حکوومەتیدا بووە، هەمیش لەگەڵ ئەندام کۆنگرە و سەنا و سەریە ناوەندی فکری و ڕێکخراوی مافی مرۆڤ چاوپێکەوتمان هەبووە. بەس ئەو کەسانە کە بینیوتانە چ لە ناو سەنا دوایە خود لە بەشەکانی تری کەنگرستا تا چەند ڕاستەخۆ پەیوەندیان بە ئیرانەوە هەیە؟ ئێمە هەوڵماندا کە لە
ئەگەر بۆ نمونەت دیدارەکانمان لەگەڵ ئەندامانی کۆنگرەدا تماشا بکەین هەوڵماندا لەگەڵ کۆمیسیۆنی پەیوەندیەکانی دەرێ کۆمیسیۆنی ئەمنیەت کۆمیسیۆنی مافی مرۆڤ لەگەڵ ئەوانە کە ئەندامی ئەو کۆمیسیۆنانە لە ئەوڵین مەرحەلەدا دیدار و چاوپێکەوتمان لەگەڵ ئەواندا ئەنجامدا بەڵام سەریەی فەردی دیکەش هەنە کە سەر بەو کۆمیسیۆنانە نینە سەر بەو کۆمیتانەدا نین لە نێو سەنا و کۆنگرەدا بەڵام نەزەریان یان لێدوانیان لەسەر ئێران دەربڕیوە ئێمە لەگەڵ ئەوانیشدا هەوڵماندا چاوپێکەوتن و دیدار ئەنجام بدەین لەگەڵ ناوەندەکانی حکوومەتیشدا چونکە بڕێک حساسە ناکردرێ بە شێوەیەکی ڕاشکاوانە بەحس بکەین لەگەڵ چێ دانیشتوینە لێرەدا زۆرتر ئیوە بوون کە حەزان کرد بزانن بیرروبوو چونیەوان چۆنە و یاخود ڕێوازی ئەمریکا بەرامبەری ئیران چۆنە و یاخود ئەوان بوو کە گوێ لێوە ڕابگرم بزانن داخوازیوە چییە؟ ئەمن بەگشتی بە چەند لایەنێکدا دابەشیان دەکەم سەریەک کەس بوون کە ینی کە ئاگاییەکی یان زانیاریکی ئۆتۆیان لەسەر ئێران و نەتەوەکان نەبوو ئەوان ئێمە بۆ خۆمان داوامان کرد کە بتوانین زانیاری بەرز بکەینەوە لەسەر ڕەوشی نەتەوەکان لە نێو ئێرانێدا بەڵام سەریە کەسیش وەکو پێشتیش ئیشارەم پێ کرد هەن کە دیدارمان لەگەڵ ئەنجامدان کە هەم ئاگا بوون هەمیش بە دووی ئەوەدا دەگەڕان کە بزانن چۆن ئێمە بە نەزەری ئێمە چۆن دەتوانن هەندێ پرسی تایبەتی مەطرح بکەن لە کۆنگرە یان لە وەزارەتی دەرێ یان فشار بۆ ئیدارەی ئوباما بێنن بۆ ئاڵەگۆڕ پێکێنان ئەوەش لایەنێک بوو بەڵام سەریەی خەڵکی دیکەش هەبوون کە هینی حکوومەتین کاریگەری حکوومەتیان هەیە ئەوانیش وەکو کوتم مەسایلی تایبەتی دیکە هەبوو کە باسمان لەگەڵیاندا کرد کە بەداخەو لێرە ناکردرێ بە شێوێکی ڕاشکاوانە باسی بکەین تۆزانین لەم وڵاتە دوو لایەن زۆر گرنگن لە بەریاردان لەسەر بە تایبەتی ڕێبازەکانی دەرەوە یەکێک وەزارەتی دەرەوەیە خۆی و ئەوەی تریشی کانگرسە لە وەزارەتی دەرەوە کەسانێکتان بینی کە پەیوەندی ڕاستە خۆیان بە ئیران بی بەڵێ ئەوان ڕوانیان چۆم و سەبارەت بە ئیران بەگشتی ئایا ڕێبازگی ڕوونیان هەیە سەبارەت بە ئیران؟ ئەمن پێم خۆش نییە کە نەزەرەکانی ئەوان لێرە باس بکەم بەڵام دەتوانم ئەوە بڵێم کە ئیدارەی ئوباما بەگشتی سیاسەتێکی زۆر ڕوونیان هەیە لە پەیوەندی لەگەڵ ئێراندا ئەویش ئەوەیە کە دەیان هەوێ مەجال بدرێت بەم دانوستانانە کە لەسەر بەرنامی ناوەکی ئێران دەکردرێ ئێمەش لەو ڕوانگە داین و هەوڵمانداوە ئەو پرسە مەطرح بکەین کە لە ڕوانگەی حیزبی دێموکرات و لە ڕوانگەی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵەوە ئێمە پێمان وایە حەقی هەموو نەتەوەیەک و هەموو دەوڵەتێکە کە بۆ بەرژەوەندیەکانی خۆی لە ڕێگای دیپلۆماسی بیان هەر ڕێگایکی دیکە بەرژەوەندیەکانی خۆی بپارێزێ بەڵام لە پەیوەندی لەگەڵ ئێراندا ئێمە پێمان وایە ئەو دانوستانانە لەسەر بەرنامەی ناوەکی نابێ ببن بە دەلیلی ئەوە کە هەموو پرسەکانی دیکە لە پەراوێز بخردرێن بۆ نمونە پرسی نەتەوەکان پرسی مافی مرۆ و هەروەها ئالترناتیڤ سازی بۆ کۆماری ئیسلامی ئێمە کە دەڕۆین لەگەڵ ئەمریکایەدا دادنیشین لە هەر ئاستێکدا ئەوە مەطرح دەکەین کە ئالترناتیڤێک هەیە بۆ ئەم ڕژیمە دەبێ کار لەسەر ئەو ئالترناتیڤە بکردرێ و پشتیوانی نەتەوەکانی ئێرانی بکردرێن بۆ وەدیهێنانی دێموکراسی لە ئێراندا چونکە ئەگەر فەرزەن لەسەر بەرنامەی ناوەکی ئێرانیش ڕێ بکەون شتێک هەبێ کە ئیمزای بکەن ئەمریکاش ڕازی بێ ئێرانیش بەیانی لەسەر ئەوە قبول بکە کە بەرنامی ناوەکی هەر بە تەواتی لە نێو دەبانی نایهێڵێتەوە بەڵام ئێران خۆ هەر مەترسیەک دەبێ بۆ ئەمنیەتی ناوچەکە بۆ دەستێوەردان لە وڵاتانی دراوسێ بۆ پشتیوانی تەروریزم بۆ پێشلکاری مافی نەتەوەکانی ئێرانیش بۆیە ئێمە پێمان وایە کە چارەیەکی
درێژخایەن بۆ کە هەم بەرژەوەندیەکانی نەتەوەکان دەپارێزی و هەمیش بەرژەوەندی دراوسەکانی ئێران و کۆمەلگای نێونەتەی و ئەوەیە کە هەوڵ بدەین بۆ گۆڕینی ئەم ڕژیمە. کاک لوقمان تۆزاین لە وەزارەتی دەرەوە دەفتەری سەر بە ئیران هەیە. ئایا کەسێک لەو دەفتەرەتان بینی و یاخود بەرپرسەکەی و یاخود لەوە باڵاتر؟ لەوەکو کتم ئەم پێ ناتوانم لێرەدا ئیشارە بەوە بکەم کە چێمان بینیوە بوو چونکە مەسلەکە هەندێک حساسە بە تایبەتی ئێمە دەبێ ڕعایەتی ئەوە بکەین کە ئەوان کە پێیان خۆشە گرفتیان بۆ دروست نەبێت لە پەیوەندی لەگەڵ دانوستانەکانیان لەگەڵ ئێرانێ دایمەش دەبێ ڕعایەتی ئەوە بکەین. بەڵام تو لۆ بڕوایدانی زۆر گەرنگە بوو گەلی کورد بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان کە بزانن دیدوبووچنی وەزارەتی دەرەوە بەرامبەر بە کێشەی کورد بە تایبەتی چییە؟ چگە بۆ زۆر کە ڕۆن نییە وەزارەتی دەرەوەی ئەمریکا چ جۆرە ڕوانێنێکی هەیە بوو کێشەی کورد؟ ئەرکی ئێمە وەکو بەرپرسانی حیزبە کوردیەکان ئەوەیە کە نەزەر و بۆچوونی بزوتنەوەی کوردی بەوان ڕابگەین و هەوڵ بدەین کە قەناعەتیان پێ بێنین کە پشتیوانی بزوتنەوەی کوردی و بزوتنەوەی نەتەوەکانی دیکە بۆ ودیهاتنی دموکراسی و ئازادی بۆ ئەو نەتەوانە. ئیدارەکانی ئەمریکاش ئاڵوگۆڕیان بەسەردا دێ سەرۆک کۆمارەکان دەتوانن سیاسەتی جیاوازیان هەبێ. ئێمە ناتوانین لەسەر ئەوە قسە بکەین کە نەزەریان چییە و بۆچی نەزەریان وایە. وەکو پێشتری شارم پێکرد ئیدارەی ئوباما لەسەر مەسەلەی دانوستان سەرمایە گوزاریەکی سیاسی یەکجار زۆری کردووە. پیشی خۆش نییە کە هیچ شتێک لەم ماوەیەدا بێتە ئاراوە کە زەربە لەو پرۆسەی دانوستانانە لەسەر بەرنامی ناوەکی ئێران بدا. بەڵام بەو مانایە نییە کە ئەگەر ئەم پرۆسەی دانوستانانە سەرکەوتوو نەبێ ئالتەرناتیڤی دیکەیان نەبێیان سیاسەتیان نەگۆڕدرێەوە دەبێت چاوەڕوان بین و ئێمەش وەکو نوێنەرانی نەتەوەکەی خۆمان لەو پەیوەندیەدا نەزەر و بۆچوونی خۆمان دەردەبڕین و هەوڵ دەدەین نەزەریان بۆ لای نەزەری خۆمان ڕابکێشی. زۆر لە پارتۆرێخەوە کوردیەکان لە بەشەکانی جۆرەوجۆری کوردستان بەوە تاوانبار دەکریان کە بەرژەوەندیە پارتایەتیەکانی خۆیان واتە ڕێکخراوەییان دەخنە پێش بەرژەوەندە نیشتمانیەکان. لەو بڕوایدانیان ئەگەری وە هەموو بە یەک دەنگەوە بە یەک شاندەوە بەهاتان بوو ئێرە بوو کانگرسەوە یا وەزارەتی دەرەوە دەستکەوت و کاریگەری زۆرترتان هەموو تاکۆی بە تاکانە بێن. ئەوە هەوڵ درراوە لەو پەیوەندیدا هەندێک کاری هاوبەش بکردرێ. بەڵام ئێمە کە دەڕۆین لەگەڵ هەر جێگەیەکدا کە دادەنیشین ڕاستە لە ڕۆژهەڵاتی کوردستانێدا حزبی جیاواز هەیە و بۆچوونی جیاواز هەیە لەسەر هەندێ مەسەلەی داخلی. بەڵام لە پەیوەندی لەگەڵەوەدا کورد چی دەوێت لە ئێرانێدا هەمومان کۆکین. ممکنە بە شێوەی جیاواز ئەو داخوازیانە فۆرمولە بکەین بەڵام هەمومان یەکدەنگین لەسەر ئەوە کە چیمان دەوێت لە ئێرانێدا. هەر بۆیەش هەر لایەنێک کە بڕوا و دیدارانە ئەنجام بدا پێم وان نییە کە بتوانین ئەگەر فەرزەن هەمومان پێکەوە هاتباین شتێکمان گوتبایە کاریگەریکی زیاتر هەبوو باە بەڵکو بە جوداش بڕۆین هەر بە قازانجترە بوو ئەو کاتە بۆیان دەردەکەوێت کە هەموو ئەم لایەنە کوردیانە و بەلوچەکان و عەرەبەکان و هەر نەتەوەکانی دیکە دێن هەمویان یەک داخوازیان هەیە. ممکنە ڕنگ و دەنگی جیاوازیان هەبێ لە نێو خۆیاندا بەڵام داواکاریەکانیان یەکە. ئێمەش ئەو داواکاریانە مەترح دەکەین ناڕۆین لەگەڵ هیچ لایەنێکتا بڵێن پشتیوانی حزبی دموکرات بکەن. دەڵێم کار لوقمانەمان نیشانەوە نییە کە لایەنە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یەکگرتوون نیەن لە سویر یەک چەتران نیەن لەبەرەوە دیان تاکە لەگەڵ ئەم لایەنانە قسەکەن. هیچ دلیلێک بووەوە نییە کە بڵێن یەک دەنگنین. وەکو گوتم لەسەر داخوازیەکانی کورد یەک دەنگین. لەسەر ئەوە کە ڕێخستنەکانمان جودایە ئەوە گرفتێکی دیکەیە. بەڵام داخوازی بیگۆمان لەوانەیە هەموو یەک بگرنەوە بەڵام شیوەی کارکردن ئەگەر هاو ئاهەنگ نەبێتن سەرنجامەکەی سەختە دەستکەوتی زۆر بیە.
وایە ئێمە ئەرکدارین کە هەوڵ بدەین کە هەماهەنگی و هاوکاری زیاتر لە نێو حزبە کوردیەکان بێت و بە شێوەیەکی هاوبەش کار بکەین لەو پەیوەندیەدا ڕاستە کە ئێمە دەتوانین لەو پەیوەندیەدا کاری زیاتر بکەین بەڵام بەو مانایە نییە چونکە نوێنەری حزبی دێموکرات دێت یان حزبێکی دیکە بێت ئەوە گرفتێکی زۆر گەورە بێت چونکە داخوازیەکان کە ئێمە مەترەحی دەکەین بۆ نەتەوەکەی خۆمان یەکن کارڵمان لەم شارە زۆر سیمینار و کۆنفرانسی جۆرا و جۆر بەڕێوە دەشێت بە تایبەتی فنگتانکەکان ئایا لە هیچ لەوانە بەشداریت کرد؟ نا ئێمە وەکو گوتم لە سەرای بەرنامەکەدا هەدەفێکی تایبەتیمان هەبوو ئەویش لەگەڵ think تانکەکان یان لە ناوەندە فکریەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دانیشتنمان هەبووە بەڵام ڕۆژانە 6 تا 9 دیدارمان ئەنجامداوە هەوڵمانداوە کە خەڵکیکی زۆر ببینین لەو کاتەدا کا من لێرەم بینی هەدفمانەوە نەبوو کۆنفرانسێک یان سەمینارێکی شتیوە ئەنجام بدەین حتمما لە سەفرەکانی داهاتوودا ئەگەر دەرفەت هەبێشی کاری واش ئەنجام دەدەین هەروەکو دەبینید دیارە وڵاتی گرتوەکان دەیەوی پەنابوو ئێران و باتن لە کێشەی ئاڵوزیەکانی عێراق و داعش هاوکاری ئێران بەدەست بێنێدن ئێوە بۆتان ڕوون کردەوە کە دەبیش بە شێوەیەک بێت ئێمە پێمان وایە کە هەڵەیەکی مێژووی دەبێت ئەگەر هاوکاریکردن لەگەڵ ئێرانێدا بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داعشتا چونکە هەم بۆ بەرژەوەندی باشووری کوردستان خەتەرناکە هەمیش بۆ ناوچەکە بە گشتی ئەگەر ئێران بتوانێت لە ڕێگای بەشێک کۆمەلگای عێراق کە شیعانیشینەکەیە بتوانێت خۆی پسەپێنێتە سەر سونەکە بەیانی هەوڵ دەدا خۆشی پسەپێنێتە سەر کوردەکە کە ئەمەلەن ئەو شەڕە بە هەر شێوەیەک بێ لە نێوان داعش و شیعاکاندا پەیوەندیکی ئۆتۆی بە کوردەوە نییە بەڵام مەترسی ئێمە ئەوەیە ئەگەر هاوکاری لەگەڵ ئێراندا بکردرێ لەو پەیوەندیەدا ئەمەلەن ئێران دەستی باڵا دەبێت لە منتقەکەدا ئەگەر بتوانێ لە هەم بەشە شیعەکەی عێراق باڵا دەست بێ ینی نفوزی سەرەکی ئەو هەی بێ لە سونیەکەیشتا و دوای لە سووریەشتا ئێمە بە مەترسی دەزانانی هەر بۆیە ڕاشکاوانە کتومانە هاوکاریکردن لەگەڵ ئێرانێدا بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داعش هەڵەیەکی مێژوویە با لە سەردانەکە بچێن ناو هەندیباری ڕێکخراوایی تا چەند بەگەرنگی دەزانن ئەمڕۆ پارت و ڕێکخراوە کوردیەکان دەبێت ڕێگا خۆش بکەن بوو کەسانێکی گەنج لاو هەروەکو خوات ئێستاکە هەرە گەنجترین لە ناو ڕێبەراتی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە بۆ ئەوەی ڕۆڵی سەرەکی وەگەرنگ لەم ڕێکخراوانەدا ببینن ئێمە پێمان وایە کە هەر حزبێک کە بی هەوێت درێژخایەن بمێنێتەوە و نفوزی هەبێ لە نێو کۆمەلگای خۆیدا ئەتوماتیکەن دەبێت نەسڵ گۆڕین بکە بەڵام بەو مانایە نییە کە گەنج بهێنی تەنها بووەوە گەنجەکانیش کە دێنە پێشێ دەبێ دەرفەتیان وەکو یەک پێ بدرێ بۆ بتوان هەم خۆیان پێ بگێنن هەمیشەوە کە بتوانن کاریگەریان هەبێ لە سیاسەتتا ئەوە نییە کە گەنجێکدا بنیت لە جێگەیەکدا کە هەر بووەوە گەنجە بەڵام وەکو کوتم بۆ ئەوە حزبێک بتوانێت زیندوی بمێنێتەوە پێویستی بە نەسڵ گۆڕین هەیە لەنێو حزبی دموکراتیشتا بە بەخۆشیەوە هەمیشە ئەو نەسڵ گۆڕیە زۆر بە سروشتی و زۆر بە شێوەیەکی گونجاو هاتووەتە ئارا و ئێستاش چەندین ئەندامی ڕێبەرایەتیمان هەیە کە گەنجن و لە داهاتووشدا حتمما خەڵکی دیکەش دێن کە دەبن بەس ئیوە وەکو گەنجترین کەس لە ناو ئەو حزبە چ جیوازیک دەبین لە نیوان خۆد و ئەو کەسانێکە لە تو بەتەمەنترن و یاخۆ تو چیت هێناوەتە ناوام حزبەوە ئەمن پێم وایە کە فەرق و جیاوازیەکی ئۆتۆی فکری نییە چونکە ئێمە هەمومان بە شێوەیەکی یەکسان پەروەردەکراوین ئەوان ممکنە لە نەسڵێکی دیکەدا بن کە پێشتر هەلومەرجەکەی ئەوان گۆڕدرا بێ ینی جیاواز بوو بێ بەڵام ئێمە لە هەمان
چوارچێوەی فکریدا پەروەردەکراوین بەڵام ممکینە لە ڕوانگەی هەندێ مەسەلەی ڕۆژدا شێوەی فکرکردنەوەی یان لێکدانەوەی جیاوازمان هەبێ بەڵام ئەوە بەگشتی پێکەوە هەمومان بە شێوەیەکی تەوافقی دەگەینە ئەنجامی بڕیاردان کە لە بەرژەوەندی حزب و نەتەوەکەماندا بێ بەو شێوەی من هیچ جیاوازیەک نابینم هەرەوە کە ئێمە بڕێک شیکترین باشە لە زۆر لە پارتەکاندا بێگومان پایەکانیان کەسانی گەنجن کەسانی لاون ئایا شیوەی بیرکردنەوەیان زۆر جیوازە لەگەڵەوانی سەرەوە بەتایبەتی کە دیدە سەر کێشە نەتەوایەتیەکان ئەو ناکۆکیانێکی هەیە لە نێوان ڕێکخراوە کوردیەکاندا ئەمن پێم وایە کە ڕووبەڕووبوونەوەی بەرپرسانی نەسڵە جیاوازەکانی نێو حزبە سیاسیەکان ئەمە تایبەت بە حزبی دموکرات نییە سروشتیە کە لەو پەیوەندیەدا هەندێ نەزەرمان جیاواز بێ چونکە ئەوانیش کە بۆ خۆیان ئەو نەسڵە کە ئێستا نەسلی کە لە ئێمە بەتەمەندترن بۆ خۆیان کە گەنج بوونە ئەوانیش بە شێوەیەکی جیاواز لەگەڵ ئەو نەسڵە کە سەرەوەی خۆیان بووە فکریان کردوێتە ئەوە سروشتیە ئێمە پێم وایە تحملێکی زیاترمان لەگەڵ یەکتر هەیە و هەروەها تا ڕادەیەکی زۆر کوردبوونمان بە شێوەیەکی دیکە دەبینین ینی هۆڤیەتی ئێمە زیاتر لەگەڵ بەشەکانی دیکەی کوردستان یان کوردەکانی دەرەوەدا نزیکترە چونکە بە شێوێکی دیکە پەروەردەکراوین و بە ئیمکاناتی دیکەوە پەروەردەکراوین ئێمە بۆ نمونە بە رادیۆ و تەلەڤیزیۆنی کوردی گەورە بووینە رادیۆ تەلەڤیزیۆنی کوردی هەم حزبی و هەم ئازاد ئەوەش بۆ خۆی کاریگەری لەسەر هۆڤیەتی ئێمە داناوە کاک لوقمان زۆر جار لاوەکان گەنجەکان بەتابەتی وان لە دەری وڵات دەژیان چاوەڕوان دەکرێت کە بە شێوەیەکی زۆر جێواز لە سەرکردەکانی کۆن ڕێبەرانی کۆن بیر بکەنەوە و شوێن پێ ئەوان نەکەون لەو کێنە و ڕقوکینەی کە ساڵهای لە ناو جانتە و چەمەدانەکانیان ڕاگرتوون بەڵام بە پێچەوانەوە دەبینی زۆر لە گەنجەکانی شێشتا لاسانەوەی ئەوانەکەکەن و ئەو کینەکە هەیە ئەمانیش لە جاتێوەی دیواری لە بینی خۆیان و ئەو جورە کردارانە بکەن دووارە دەکرێتەوە بە تایبەتی لەسەر تووڕە کۆمەڵاتیەکان لە ڕاستیدا ئەوە پەیوەندی بە تەمەن نییە پەیوەندی بە ڕەوشی سیاسی هەیە کینە و ڕق و تووڕەبوون و ئەو شتانە لە سیاسەتتا هەمیشە هەبووە و هەمیشە دەبێ بەڵامە من پێم وایە کە نەسلی نوێ هەم ئەوانە کە گەیشتونەتە جێگای کە بەرپرسایەتی حزبیان هەبێ هەمیش ئەوانە کە لە داهاتوودا بەرپرسایەتی نێو حزبە کوردیەکانیان دەبێ هەوڵ بدەن کە هەڵەکانی نەسلەکانی پێش خۆی تکرار نەکاتەوە ئەنی دووپات نەکاتەوە ئەوەش چۆن دەتوانین بکەین فەرزە نەگەر دەبینین لە پەیوەندی لەگەڵ هەندێ هەڵەی حزبە سیاسیەکان کە هەمومان هیچ حزبێکی سیاسی کوردی نییە کە هەڵەی نەکرد بێ ئەو هەڵانە تکرار نەکەینەوە لەسەر ئەو خاڵانە کە لاوازی پێوە دەبینین هەوڵ بدەین بە شێوەیەک ئەو لاوازیانە وەلا بنین و حزبەکانمان بەهێز بکەین و بزوتنەوەکەمان بەهێز بکەین لەو بەشانشتا کە بەهێزین بەهێزتری بکەین ئەمن لەو باوەڕەدام و پیشم وایە کە نەسڵ بە نەسڵ حزبەکانمان ئاڵوگۆڕیان بەسەر دێت و کارەکانیان باشتر دەبێت بە حزبی دموکراتیشەوە هەمان شێوە دەبێ فکر بکەینەوە پێم وایە حزبەکانی دیکەش دەبێت بۆ کاک لوقمان تا چەند پارتە کوردیەکان گرنگی بە گەنج و لاوەکانەدەن و ئایا شیانی هەیە یەکی لەو گەنجانەیەکی لەو لاوانە لە ناو کۆنگرەیەکدا ئەوەندە دەنگ بەدەست بهێندن کە جێگای مستەفا هەژری عەبدوڵڵا موحتەدی ئۆمەری خانزادە عەبدوڵڵا ئۆجەلان و یاخود حاجی ئەحمەدی بگرێتەوە وڵا فیزیکەن هەر ناکردرێ بڵێ نا مەجبورە گەنج
ئێستا ئێمە گەنجین بەڵام لە داهاتوودا گەنج نامێنین خۆ ئەو بەرپرسی و حیزبانەی سەرکردەی و حیزبانش کە ئیشارەت پێکرد خۆ ناتوان هەتایی بمێننەوە لە ژیاندا ناتوان هەتایی بمێننەوە بەڵام بەو مانایە نییە کە بڵێن چونکە کەسێک گەنجە ئێستا دەبێ ببێ بە سکرتێری حیزبێک یان ڕێبەری حیزبێک هەموو شتێک پرۆسەیەکە هەموو کارێکی سیاسی پرۆسەیەکە و پێگەیاندن و بەرپرسایەتی وەرگرتنیش بەپی توانە و بەپی کات و زمانی خۆیەتی باشە پێش بەڕۆمەگومان تەوا بێتن با بچین سەر ڕۆڵی ژنان چه ڕۆڵێک دەبێنێت لە حەزبی دیموکراتی کوردستانی ئیران و دەبی لە چ شوێنێکدا بن ئەمڕۆ ئەمن لەو باوەڕەدامە کە کەموکۆڕەیەکی یەکجار زۆرمان هەیە لە پەیوەندی لەگەڵ ژناندا ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ ئەو دەرفەتە کە بە گەنجەکان دەدرێ زۆر جیاوازە ینی گەنجەکان کە کوڕن یان پیاون دەرفەتی زۆرتریان پێدەدرێت تاک و کچەکان یان ژنەکان ئەمن پێم وایە کە نەتەنها حەزبی دموکرات هەموو حزبە کوردیەکان ینی گرفتێکی سەرەکی ئێمەیە هەم ئێستا و هەم لە داهاتوودا کە نەمانتوانی وە دەرفەت و ڕێگا بە ژنان و کچانی کورد بدەین کە بێنە نێو سیاست و کاریگەریان لە سیاستدا هەبێ تۆزانی هەرکەم لە پارت و ڕێکخراوە کوردیەکان هەر کەس ڕێکخراوەی لاوان ژنان خوێندکارانی سربەخۆ هەیە وەکو بۆتەوەکو پاشکۆیان ئایا ئیوە مە بە گرنگ دەزانن خەڵک دەڵێ ئێوە کە پارتەکەهاندان هەموو دابش کردووە بوو دێن ڕێکخراوە پێشەیەکانیش وا دابش دەکەن نا من لەو باوەڕەدا نیمە حزبی سیاسی لە تەواو دنیادا یەکێتی ژنان و یەکێتی لاوانیان ڕێکخراوی لاوژنیان هەیە کە لە چوارچێوەی فکری ئەو حزبەدا کارێ دەکەن لێرە لە ئەمریکاش وایە لە ئەوروپاش وایە لە کوردی لە سیاستی کوردیشدا وایە بەڵام ئەوە بڵێن ئێمە حزبی دموکرات بڕیار بۆ یەکێتی ژنانی خۆمانیان یەکێتی لاوامان دەدەین وان نیە ئەوان ڕێکخراوێکی سربەخۆن بەڵام لە چوارچێوی فکری حزبی دموکراتدا دەجوڵێنەوە کاگڕکمان نەخۆشیێک هەیە لە جیهانی سیم و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کەسێک هەڵدەبژێریە وەکو سەرکردا وەکو سەر و وەکو ڕێبەر دیلەوەی دەچەقێ و ئەستەما بتوانانی لایەن بدەیدەن ئێوە بە باشی ئەزانن کە بوو هەر کەسی لەوانە سنوورێک دابنێت و مەبەستم ترمینگ وایە کاتێکی دیاری کراوە نا ئێمە پێمان وایە کە ئاڵۆگۆڕی بەرپرسایەتی لە نێو حزبدا دەبێت سروشتی بێ ئەتۆ ئێمە لە هەلومەرجێکی تایبەتی داینە کە کەسێک دەتوانێت ڕێبەری بزوتنەوەیەک بکات ممکنە 2 دەورە ئەندامی ڕێبەرایەتی بێ یان سکرتێر بێ ممکنە 3 دەورە پەیوەندی بەوە هەیە حزبەکە لەو هەلومەرجەدا پێویستی بەو فەردانە هەیە یان نا بەڵام ئەگەرەوە وەختێکدا بنێ بوون منە وەکو لێرە لە ئامریکادا هەیە لە کاتی بزوتنەوەی کوردی بە تایبەتی ڕۆژهڵاتی کوردستاندا ئەوە موشکلەیەکە چونکە ئەتۆ سیستمیکی دموکراسی و دەوڵەتت نییە کە بتانی یاسایی ئەو مەسلەیە دیاری بکەیت و لە چوارچێوەی قانونی تایبەتیدا ئەو کارانە بکەیت حزبەکانیش ئێمە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ نەسڵێکی گەنج بێنە نێو ڕێبەرایەتی حزبەکە سێریە ینی وەختێکی زۆری دەوێت تاکو ئەوانە جێگر دەبن و بتوانن ئەو حزبانە بە شێوەی دروست بەڕێوە بەرن کاگڕمان تۆ لە بڕوادانی ئەبی هەبوو حزبەکان کەسانێک ئامادە بکەن و پێویست نییە کەسێک 10 ساڵ 20 ساڵ لە یەکشم ببینێتەوە و لەسەر ئەنجام جۆرە دیکتاتۆریەک بێتەکایەوە من لەو باوەڕەدامە کە هەموو حزبێکی سیاسی هەموو ئەندامێکی ئەو حزبە لە جێگەی خۆی و بە شێوەی خۆی دەتوانێت خزمەت بکە حزبی سیاسیش کەرەستەیەکە بۆ نەتەوەیەک ئەگەر لە بەرژەوەندی نەتەوەکەدا بوو پێویست بوو کە کەسەکان بگۆڕدرێ دەبێت بە شێوەیەک بێ کە سروشتی بێت و زەربە لە بزوتنەوەکەیان لە نەتەوەکەیان لە خودی حزبەکە نەدا ئەوەش دەبێت بە شێوەیەکی سروشتی بێ دموکراسی لە نێو حزبە سیاسیەکاندا وەختی دەوێت کاک لە قومانە ئەحمەدی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستانی ئیران و هەروە بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوە زۆر سپاس و بەشداریکردن لە بەڕنامەی ئەمرومان زۆر سپاس کاکە
هەروژین تاکاتی گرێ هەرشاد و سەفراز بن کارگردان بەڕەمەی هەنەمان باڵین ساڵە هەندازیار دەنگ جۆگیل و ڤیدیۆ کنترۆلەر کەواسی سمس و منی ژاندی لارن تا بەڕەمەیاندەمان هەرشاد و سەرفراز بن ئێرە واشنتنە تە لە ڕادیۆ دەنگ ئەمریکا.